بریشێک یەکێکە لە خۆراکە سەرەکیەکان یانیش بە جۆرێکی تر بڵێم یەکێکە لە بەرهەمە خۆشەویستەکانی سەرخوانێک بە چەند شێوازێک دەتوانرێت ئەم بەرهەمە ئامادە بکرێت ساڵ لە دوای ساڵ ئەم بەرهەمە لە جیهاندا خواستێکی زۆری لەسرە بە ژمارە پێتان بڵێن ساڵانە لەسەر ئاستی جیهان زیاتر لە 50 ملیارد مریشێک دەخورێت تایبەت بە هەرێمی کوردستانیش ساڵانە زیاتر لە 120,000 تۆن مریشێک بەکار دەهێنرێت هەستێکی خۆشە کاتێک خۆراکێ یا بەرهەمێک دەخۆی بزانی چۆن بەخێو کراوە چۆن بەرهەم هێنراوە لە هەرێمی کوردستان وەک بەشێکی زۆر لە بەرهەمە ناوخۆیەکان مریشکیش چۆتە ئاستی خۆبژێوی هەر لە شێوازی هێلکەکەوە تاکو بەخێوکردنی دواتریشی ناردنی بۆ سەربەخانەکان لە هەرێمی کوردستان بە شێوازێکی ستاندارد مریشەیەک بەرهەم دەهێنرێت مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ بەرهەمێنانی مریشە بکەم لە هەرێمی کوردستاندا بەرهەمهێنانی مریشێک هەنگاوێکی دیکە لە قۆناغی خۆبژێوی و بەرهەمێکی گرنگی خۆراکی لە هەرێمی کوردستان کە بە کوالێتێکی باش و نرخێکی گونجاو و بەرهەم دەهێنرێت لە تەمەنی کابینەی نۆیەم پرۆژەکانی پەلەوەری بە ڕێژەی 120 زیادی کردووە شێوازی بەخێوکردن و چاودێریکردنی بەرهەمی مریشێک لە زاری خاوەن کێڵگا پەلەوەریەکانەوە دەمێت لەوە دەست پێکم لەگەڵ بەڕێستانە کە پەیوەندی بە جەنابتانەوە کرد وتم با بچینە ناو دەواژنەکەەوە بەرنمەیەکمان هەیە تۆماری بکەن جەنابەت وتن ناتوانین لە ناو دەواژنەکە بەرنمەکە تۆمارکەین هۆکاریەوە چێمە نەچوونی ناو دەواژنەکە هۆکاری ئەوەیە لەبەر ئەوەی لەبەر نەخۆشی و ڤایرۆسی مریشکەکان ئێستا حالیان ئەو فەسڵی ئێستا ڤایرۆسی نیوکاسل و ئەفلەوەزە زۆر زۆرە مەسەلەن کە چیۆنا ئەو مریشکانە ڤایرۆسەکە ئەگەر تەحویل بوو احتیمالی هەیە بە قەتڵعامی ئەو مریشکانە بە هەمووی ئەوجە لەبەر ئەوەی ئێمە ناتوانین مەسەلەن کامیرە و خەڵکی دیکە بچێتەنا ئەو دەوازنانە خۆمان یعنی بە تەواوی دەپارێزن لە نەخۆشی و ڤایرۆسی نیوکاسل و ئەفلەوەزە تا دەڵێن مریشێک زۆرە لە هەرێمی کوردستان بەڵام شتێک زۆر گرنگە بۆ خەڵک کوالێتیەکەیەتی ئەوەی کە پێی دەدەن ئالیکە ڤیتامیناتە مریشکەی کە دێتە بازاڕەکەەوە دەیدەن بە سەربەرخانەکان چ کوالێتێکی هەیە چۆنە بەنسبەت کوالیتی مریشکی کوردستان لە هەر هەموو کوالیتی لە هەر هەموو ئەو مریشکانێکە لە دەرەوەی وڵات دێ بەرزترە لەبەر ئەوە فرێشە مەسەلەن لە قاعەکانی خۆمان ئەگەر منزەرە سەری بڕێ ئەوڕۆ سەری دەبڕێ بەیانی دێتە بازار یعنی ئەوانەی کە لە دەرەوە دێن بەخوای لە تورکیا هەیە مەسەلەن مریشی لە بەرازیل هینە لە تورکیا لە مەنزەرەکانی وەدە تا خاویان کردوێتەوە لە ناو کیسەی تورکی کراوە بۆ ئێمە هاتووە جارێکتر بەستێتەوە جارێکتر بەستێتەوە بەس ئی خۆمان یعنی زۆر سەعیدترە لەبەر ئەوەی ئەو مریشکە ئێمە ئەمن ئێستا تقریبان ئەو قەعانێک کە بەخۆم هەیتم و ئیشی لەسەر دەکەم نزیکەی 1.5 ملیۆن مریشک بەرهەمم هەیە یعنی ئەگەر بە گچکەی بێ بە 35 ڕۆژ 1.5 ملیۆن ئینتاجم هەیە یعنی یەک شتی خراپ بدێ ئەو مریشکە پێم نابێتە مریشک یعنی دەمرێ مشکلی بۆ دروست دەبێ یعنی چ شتێکی پاک و خاوێنی بیدێ ئەو مریشکە بەنسبەت ئالیکەی هالیکەی مەسەلەن کارەکانی ئالیکی خۆمان هەمووی کوردستان هەمووی تقریبان زۆری مەوادەکان خۆمانە دەرەی محەلی هەیە سۆیا عامە ئەمە سۆیەمان نییە ئالیکەکان ئەگەر دەرەجەیەک نەبێ ئەو مریشکە پێ دەمرێ یعنی هیچ شتێکی خراپی تێدا نیە باشە لە خوار و ناوڕاستی عێراق ئەوەی کە بە پێی زانیاریەکان مریشکی سوور زیاتر بەرهەم دێنن ئێمە مریشکی سپیمان هەیە چۆن خواستی لەسەر نییە مریشکی ئەوان مریشکی سوور بەکاردێن بەس زیاتر مریشکی سپی ئەوان تەڵەبیان زیاتر ئەوان بۆ خۆیان مریشکە سوورەکان بۆ خۆیانە بەسکە کە مریشکە سوورەکە بەرهەمی نامێنێ هێلکە ئەوانە بۆ ئێمە دەنێرن بەس قبوڵش ناکەن مریشکی سپی ئێمە بۆ ئەوان بچێت ئێمە غەدرێکە حکوومەتی عێراقی دەکات وڵا غەدرێکە لێمان دەکەن مەسەلەن بە پارە دەڕوا ئێستا هەر لۆریەک مریشک کە بڕوە مەسەلەن 5,000 مریشک دەڕوا 3 ملیۆن دینار بەس سەیتەڕەکانی حکوومەتی عێراق بەردەگرێت هەمووی بە پارە دەڕوا ئەو مریشکە ئەوەش دەستا کولفەکە لەسەر ئێمە زیاد دەبی مەسەلەن ئەو 3 ملیۆن دینارە
لەمە کەم دەبێتەوە لە سعری مریشکەی ئێمە. باشە بە شێوەیەکی گشتی و مریشکانەی کەەوە لە داوازنەکان بە خێویەکەن بە پێ و کاتە دیاریکراوە لە نێوان چەند کیلوایە و لە هەرێمی کوردستان کام جۆری مریشکە مەسەرەن وەزنەکەی خواستی لەسرە لە هەرێمی کوردستان مریشک لە 3 کیلۆی بەسەرەوە بێ وەزنی خواستی لەسرە. بۆ حکوومەتی عێراقیش لە کیلۆ 800 بۆ 2 کیلۆ دەیباوە. جگە لە بەرهەمێنان و چاودێری پێدانی ئالیک و ڤیتامین بۆ بەرهەمی مریشک بابەتێکی گرنگە. شێوازی مامەڵەکردنی سەربڕخانەکانی مریشک بە کۆمەڵێک پرۆسەی تایبەتی ستانداردا دەڕوات کە دەبێت سەرجەم خاوەن سەربڕخانەکان جێبەجێ بکەن. سەرەتا ئەو هێلکانەکە داخلی کوردستان دەبێت زیاتر لە دەروی وڵات دێتن جا هەر هێلکە و لە شوێنێک دێتن هەیتمان مەسەلەن هێلکەی تورکیا هەیە بەلزیکیە ئی وڵاتانی دراوسەیە کە داخلی مەفقەسەکان دەبێتن بۆ ماوەی 21 ڕۆژ لە مەفقەسەکان دەبینێتەوە پاشان دەتروکێت و داخلی قاعەکان دەکرێتن. پاش ئەوەی کە داخلی قاعەکان دەکرێتن دەست بە پرۆسی بەخوێکردنەکەی دەکرێتن. سەرەتایەکە بە ڤیتامینات و بۆ شێوازە دەست پێ دەکەین تاوەکو تەمەنێک ئەو کاتی دەست بە بەکارهێنانی ڤاکسین دەکەین. زیاتر لەو تەمەنە مەجموعە ڤیتامینەکان مڵتی ڤیتامین بەکاردێنین یاخود مەسەلەن بیکۆمپلێکسەکان بەکاردێنین لە ئەوەی کە بەرگری لەشیان بەرز بکەینەوە. ئالیکی خۆمانە بەکاردێنین زۆربەی ئەوانەی کە لێرە هەیە معمەلی خۆمان هەیە لێرانە کە بەرهەمەکان بەرهەمی ئالیک بەرهەمدەین لە ڕووی پرۆتین و لە ڕووی مەسەلەن ڤیتامینەکان هەمووی بە شێوەی کوالێتی بەرز دروست دەکرێت. بۆ ماوەی تقریبەن نزیکی 5 هەفتە تاکو 6 هەفتەی دەخانێت تاکو دەبێتە مریشی گۆشت و دەخرێتە بازارەکانی کوردستان. لە سەر بڕخانەکان چەندین لاین مایە کە پزیشک ڤێتەنەری پسپۆر لەو لاینانە بەشدارن کە هەر ناڕێکیەک یاخود هەر ناتەندروستیەک لە گۆشتەکەیدا هەبێتن ئەوە ڕەفز دەکرێتەوە لەلایەن پزیشکی ڤێتەنەریەکەوە. یەکێکە لەسەر بخانەکان کاتپان بڵێم لەسەر ئاستێرەمی کوردستان یەکێکە لە شوێنە باشەکان چۆن ئامادەکاری دەکەن ئەم مریشکە سەر دەبڕێن دواتر بە شێوازێکی فرێژ یاخود مەبەستووی دەینێرە بازاڕەکانی یاریمی کوردستان. ئێمە بە ڕێنماییەکانی ڤێتێرنەری و وەزارەتی پشتیپاڵ و سەرچاوەکانی ئەو کار دەکەین بەڵام کارمەند و خاوەنکار و هەمووی بەو ڕێنمایانە کار دەکەین کە جوانترین بەرهەم و بەرزترین کواڵیتی بنێرینە ناو بازارەکان. ئاشە پرۆسەکەتان چۆن دەست پێ دەکات؟ پرۆسەکەمان ئێمە زۆربەی زۆری نەکرد زۆربەی زۆری هەموو بەرهەمەکانمان لەو پرۆژانە وەردەگرین کە لەناو هەرێمی کوردستانن. ئەوە پێش ئەوەی ئەو مریشکانە بێنە ناو سەربەرخانە ئێمە تێستیان بۆ دەکەین. دوو تێستی زۆر گرنگکەیە تێستەیان پێی دەڵێن سالمۆنێلا لەگەڵ تێستی ئەنفلۆنزا. تێستەکان لەسەر ئەرچی دارایی خۆمان تێستەکانمان ئامادەکردە و دکتۆری ڤێتێرنەری حکوومەت لێرە سەرپەرشتیارە لەگەڵ سەرپەرشتیاری بەڕێوەبەرایەتی پشتتاڵی هەولێر دوو سەرپەرشتیارمان هەیە لەژێر چاودێری ئەو دوو سەرپەرشتیارە ئەو مریشکە پێش ئەوەی بێتە ناو داخلی ناو سەربەرخانە بێت ئەو دوو تێستەی بۆ ئەنجام دەدرێت. کاتێک کە لەو دوو تێستە سەلامەت دەرچوو هیچ گرفتێک تێدا نەبوو دێتە بەر پرۆسەی سەربڕی. مریشکە فرێشەکە بە چەند شێواز ئامادە دەکرێت؟ مریشک یەکێکە لە خۆراکە سەرەکیەکان بۆ ریکمان بەڵام هەیە ڕان دەخوا هەیە سینگ دەخوا ئەمە چۆن جیاتان کردوەوە خواستە زۆرەکەش لەسەر کامیاندا؟ زۆربەی زۆری کاتەکان هەموو زۆرەکان دێنە بەرهەم هەر لە مریشکی تەواو هەر لە سینگ هەر لە ڕان هەر لە باڵ هەر لە پشت و هەندێک جار داواکاریمان هەیە لەسەر مریشکێک مەسەلەن کە ئێستی تەداهاتویتە دەر یان سینگ بەبێ ئێستک ئەوانەشمانەیە هەر هەموو بابەتەکان مەوجودن بەڵام کاتێک کە وەرزی بەهار و سەیران و چونە دەری خەڵک دەست پێ دەکا داواکاری لەسەر باڵ زۆر دەبێت. جار مەسەلەن دەڵێن باڵ خواردنی زۆر مەترسیدارە ئەوەندە دەرزی لێدەن ئەوەندە شتی لێ دەدەن زۆر نەخۆشی بەدوای ئەوەندە مەترسیدارە بڕاتم بیکاتکە دیاری باڵ یەک دەرزی
ناچێتە ناو باڵ و دەرزیی لێ نادرێت بەڵام ئەوانەی کە ئەو پروڤاگەندانە دەکەن دەهێنەوێت لەسەر بەرهەمی ناوەخۆ کار بکەن نازانن کە بەرهەمی ناوەخۆ چەند کاریگەرە بۆ ئاسایشی خۆراکمان بۆ ئاسایشی نیشتیمانیمان بۆ بنیادنانی وڵات ئەوە بەرهەمێکە لە وڵاتی خۆمان دێتە بەرهەم دەرزی لە باڵ نادرێت بە شێوەیەکی گشتی ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئێستا بەرهەمێنانی مریشک لە ئالیکەکەیەوە لە هێلکەکەیەوە لە بەخێوکردنی لە دەوازنەکەیەوە تا دەگاتە لای ئێوە دواتریش بۆ ناردەی بازاڕەکانی بکەن هەمووی لە ناوخۆی هەرێمی کوردستانە ئەمە یەک دەگرێتەوە لەگەڵ سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەیەوێت لەسەر پێیەکانی خۆی پێش بە بەرهەمی ناوخۆ بەستێ و ئاسایشی خۆراکی دابین کە سوپاس بۆ خوای گەورە کابینەی نوێن حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە زۆر پشتیوان بووە هاندەر بووە بۆ زیادکردنی بەرهەمە ناوخۆیەکان لە هەموو ئەڵقە جیاوازەکان و لە هەموو قۆناغە جیاوازەکان وەکو کە بە جەنابتم ڕاگەیان هێلکە و جوزەڵەکان ئی پرۆژە پەلەوەریەکانی خۆمانن ئالیکەکان لە کارەکانی ئالیکاری خۆمان دێنە بەرهەم مریشکەکان لە پرۆژە پەلەوەریەکان دێنە بەرهەم و هەروەها لە کۆتاییشدا ئەو سەربڕخانانێک کە خۆشمان لێرە هەمانە و لە شوێنەکانی تریش مەوجودن بەرهەمی پرۆژە پەلەوەریەکانی هەرێمی کوردستانن و ئەو پرۆژە پەلەوەریانە جوانترین بەرهەم دێنە بەرهەم باشترین وەڵام بۆ ئەوە زۆر کات ئەو تێستانێک کە دەکرێن لەسەر بەرهەمە ناوخۆیەکان کە بەراورد بەو بەرهەمانێک کە لە دەرەوە دێنە بەرهەم لە تێستەکان زۆر سەرکەوتوو بووین و باشترین کوالیتی دەتوانین بهینە بەرهەم. بە بازاڕکردنی مریشکی ناوخۆیی لە مارکێتەکان و بەکارهێنانی لە ڕێستۆراند و خواردنە خێراکاندا لە هەرێمی کوردستاندا چۆنە تا چەند توانراوە بە باشی سوود لە بەرهەمی ناوخۆیی وەربگیرێت. بەڕێستان وەکو مارکێتێکە مەسەلەن بەرهەمی مریشکوانە دەفرۆشن دەمێ بزانم ئێوە لە چۆ مریشکە دێنن چۆن هەڵی دەگرن و خواستەکەی چۆنە لەسەری لەسەر بخانی خۆمان دێنین بۆمان دێم و ڕۆژانە ئەمە ژێفان دەیفرۆشین باشە شێواز هێنانەکەی چۆنە هەڵگرتنەکەی چۆنە ڕۆژانەوە ناو بەڕات دەمینێ ئەوی ماوە هەر ناو بەڕات دەمینێ بە تایبەتی کە خەلاص بوو بۆ بەیانی داوای دەکەینەوە دیسانەکە باشە خواست چۆنە لەسەری مەسەلەن هاوڵاتیان ئێستا ئێوە بێگومان مریشکی بەستوشتان هەیە مریشکی بەست و خواستی زیاتر لەسەر یا فرێشەکە نافرێشەکە زیاترە کارەکەی چییە؟ بەرەوەی فرێشە تامی خۆشترە خەرکە زیاترەوەی دەبە دەزانن سەرچاوەکەی کوێیە بەری ناو خۆمان ئەوەی خۆمانە هەرێمی کوردستان باشە ئێوە ڕۆژانە لێرە چەند دەفرۆشن بە پێی مارکێتەکەی خۆتان تقریبان 200 کیلۆیەک 250 کیلۆ لە هەر هەمووی دەیفرۆشی لە فرێشەکە بەری داواکاری بە پێی ڕۆژانە لەلایەن سەربڕخانەکە بۆتانێ یا هەفتەی جارێک بۆتان دێت نانە ڕۆژانە بۆمان دێ پێ خەڵک دێت هاوڵاتیان مشتریەکان دێن بۆیان ڕوندەکەنەوە کامە بەرهەمێکی ناوخۆیی یا خۆشترە باشترە بەری چیان پێ دەڵێن پێیان دێنێ ڕۆژانە ئەوە بۆمان دێتن فرێشە ڕۆژانە سەرخانەی خۆمان بۆمان دێتن ئەمە دەیفرۆشی باشە فرێشە کاری خەڵک چۆنیانی خەڵک بە بەرداوامی داواکاری هەیە بەردەوامی دەبە ئێستا بەیانی هەمووی فول بوو بەخوای ئەوە شڕ بوو یعنی ئێستا خەلاص بووە سیوانە ماوە خلاصە ینی هەموو ڕۆژێ تازە هەمووی دەڕوە ڕۆژانە وایە تەڵەبێ دەکەین و لۆمان دێت خەڵکی هەرێمی کوردستان بەوە ناسراون خۆشخۆرن لە ڕێستۆرانتەکانە کاتێکیش بۆ هاوڵاتیە گرنگە یەتێ ڕێستۆرانتێک بۆ بزانێ ئەو خۆراکەی خوا چۆنە فرێشە ئامادەکرێت تایبەت بە ڕێستۆرانتەکەی خۆتان ئێوە ئەو خۆراکانی کە دێنن سەرچاوەکەی کوێ ئایا تا چەند فرێشە بەنسبەتی ڕێستۆرانەکەی ئێمە ئەو مەوادانەی کە دێتن هەمووی فرێشە گۆشتەکە فرێشە مریشکەکە فرێشە ئەو خضراواتانەی دێتن هەموو فرێشە یعنی هەمومان بە خۆمان دەیان کڕین بە خۆمان دەهێنین گۆشتەکەی بە دەستی خۆم دەکڕم ئەمە گۆشت ئەی تایبەت بە مریشک چۆن مامەڵە لەگەڵ فرێشە مریشکەکان بڵۆن تەماشاکەن هەموو ڕۆژانە دێتن ڕۆژانە بە نەرمی دێتن جامد نییە بەستونیە لە سەربڕخانەکانی ئێرە دێت بەلێ ئەمە تا چەند گرنگە ڕێستۆرانتەکانیش پەیڕێوی ئەوە بکەنەوەی کە جەنابتان دەڵێ ئەم بەرهەمە فرێش و خۆراکیانە بەکاربێن بەخوایە من لێرەوە سوپاسی قایمقامیەتی هەولێر دەکەم سوپاسی حکوومەتی هەرێم دەکەم یعنی ئەو لوزنەیە کە دانراوە ئەو مۆزەفانەی تەندروستی دانراوە ئەوە شتێکی زۆر باشە یعنی 180
ئەو خۆراکە بەسەر چوانە ئەو خۆراکە ناتەندروستانە قەدەغە کراوە. یعنی ئێستا ئەمن ئەو خەڵکە ئاگدار دەکەمەوە کە پێیان دەلێم ڕێستۆرانتەکان بەشەکی زۆری خواردنەکانیان تەندروستە 100% لەبەرەوەی دەترسێن لوزنەی قایمقامیت بگاتە سەریان. یعنی لیژنەکانی حکومە دەوەندە چاویان تون دێستا زۆر چاویان توندا زۆریش خەڵکەکە ئاگاداری ئەو ڕێستۆرانتانەی کە ناوبانجیان هەیە، یعنی ناتوانن غەڵەت بکەن. ڕۆژانە هەفتانە قایمقامیت و وەزارەتی سەحە سەردانیان دەکەن. چاوپۆشیش لە کەس ناکەن؟ نەخێر مستەحیلە. شوێنەکە تایبەتە بە خواردنە خێراکان لە هەولێری پایتەخت دەمێ بزانم خواست لەسەر خواردنە خێراکان چۆن هێستا. خواردنە خێراکان وەکو جەنابەت باست کرد بە تەکید خواستیان لەسرە ئێستا لە هەولێری پایتەخت خەڵک بەتایبەتی ئەو جیرەی تازای کە پێدەگات هینێکی زۆری لەسرە بەڕاستکە بڵێ خواستی لەسرە. چیان حەز لێ زیاترگان؟ وەڵاهی ڕیزۆیە، تیندەرە، تویستەرە، بەرگرە، ئەوانە بە بەردەوامی بڵێ ئەوانە بەردەوام خەڵک داوای دەکات. ئێستا دەبینین چەندین بڕاندی پاسووت هەیە لە جیهاندا و لە قیشانەیە لە هەرێمی کوردستان، بەڵام تایبەت بە بڕاندەکانی خۆمان بۆ خواردنە خێراکان چیمان هەیە و شێوازی ئامادەکردنەکەشی چۆن؟ وەکو ئامادەکردنیان تقریبەن هەموو جۆرە فاسفوتەکان وەکو بەرهەم هێنان و وەکو بەکارهێنانی بەرهەمەکان بە تەکید بەرهەمی ناخۆشی لەگەڵ بەکاردێنرێت وەکو مریشک و ئەو جۆرەشتانە سینگە مریشکە ئەو جۆرەشتانێک کە لە ناوخۆ هەمووی لە ناوخۆ بەکاردێنن یا هەمووی ناتوانین بڵین هەر هەمووی 100% هەموو بەرهەمەکەی هەموو مریشکەکەی ئیناوخۆیە بەکاری دێنین لەبەرەوەی چەند گرفتێک هەموو فاسفوتەکان هەموو مەطعەمە خێراکان چەند کێشەیەکیان بۆ دروست دەبێ ویش دەبێ ئەو کێڵگە پەلەوەریانە ئەو جۆرە کێشانە کە فاسفوتەکان تەڵەبیان لەسەری هەیە دەبێ بتوانن بەو ستانداردەی کە ئەوان داوای دەکەن ئێمە داوای دەکەین ئێمە داخواستمان لەسەری هەیە ئەگەر بەو جۆرە بێت ئێمە بە دڵنیاییەوە بۆ هەموو لایەکمان باشە هەم بۆ ئابووری وڵاتەکەمان هەم بۆ خۆشمان. ئەوەی تایبەت بە حکومەتی هەرێمی کوردستانە هەموو دەرگاکانی بەڕووی وەبەرهێنرانی ناوخۆیدا کردوتەوە بە هەموو شێوەیەک پاڵپشتی خاوەن پرۆژەکان دەکات لەسەر و هەموو شێوە چاودێری و شێوازی بەرهەمێنانی مریشکە تا دەگاتە دەستی هاوڵاتی بە ئامانجی بەرهەمێنانی باشترین بەرهەمی مریشک بە کوالەتێکی بەرز و نرخێکی گونجاو. ئاستی بەرهەمێنان لە هەرێمی کوردستانە لە ئێستا ئێمە توانای بەرهەمێنانی سەروی 285,000 تەن لە گۆشتی مریشکمان هەیە و ژماری پرۆژەکانی پەلەوەری گۆشت لە هەرێمی کوردستانە 1965 پرۆژەیە و ژماری سەربڕینخانەکانی پەلەوەر لە هەرێمی کوردستان 13 پرۆژەیە. ئێمە توانین بڵێن لە مریشکە لە هەرێمی کوردستان بە تایبەت لەم 5 ساڵی ڕابردوو توانیمان ئاستی خۆبژێوی تێپەڕێنین و ئێستا بڕێکی بەرهەمی زیادمان هەیە. کە لە هەرێمی کوردستان ئێمە ساڵانە پێویستیمان بە 150,000 تۆنە ئەو بەرهەمەی کە زیادە لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە بازارەکرێ. کوالێتی بەرهەمێنان و پرۆسی بەرهەمێنان لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن پرۆسسێکی جیهانیە و کوالێتی بەرهەمەکان لە هەرێمی کوردستان کوالێتیکی جیهانیە بە پێی ستاندەردە جیهانیەکان بەرهەم دێت لەبەرەوەی ئەگە وانەکەن خاوەن پرۆژەکان و بەو شێوازە بەرهەمێنان نەکەن خۆیان زەرمەند دەبن لەبەرەوەی ئەو عەرقانی لە هەرێمی کوردستان بەخێوەکرێت و ئەو جۆرەی لە مریشک لە هەرێمی کوردستان بەخێوەکرێت هەمان ئەو جۆرانەیە کە لە وڵاتانی دنیا ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دەوروبەر بەخێوەکرێت بۆیە لادان لە هەر
شێوازێ لە شێوازە قۆناغی لە قۆناغەکانی بەخێوکردن و بەکارێنانی ئیشتیهادی شخصی لە بەخێوکردن یان گۆڕانکاریکردن ئەنجامدان لە شێواز و شێوازی پێدانی ئالیک و خۆراک بە مریشک لە هەرێمی کوردستانە یەکەم کەس خاوەن پرۆژەکە خۆی زەرمەند دەبێت بە پێ ئەو کەتەلۆکەی کە کۆمپانیای بەرهەمێنێنی جوشکەکە دایناوە بەو پێەیە بەخێوکردن ئەنجام بدرێت بۆیە ئێمە دڵنیایە دەین کوالێتی بەرهەمەکان و تەندروستی بەرهەمەکان زۆری لە بەرهەمەکانی وڵاتانی دەوروبەر و لە وڵاتانی دنیا و بەرهەمهێن لە هەرێمی کوردستانە باشترە لەبەری چاودێری خۆمان ڕقابەی سەحی خۆمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بەرهەمەکان باشتر ئەشکێت و ڕۆژانە متابعاکرێن و چاودێری تەندروستیان هەیە و لەژێر سەرپەرشتی موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرهەمانە بەرهەمدێن بۆیە لە ڕووی کوالێتیەوە و لە ڕووی تەندروستیەوە دڵنیایی دەدەین کە بەرهەمەکانی هەرێمی کوردستان بەرهەمی تەندروستن و بە پرۆسسێکی تەندروستی زۆر ڕێکوپێکاتەیە پەڕێت تاگاتە ئەوەی کە ئەگاتە سەر سفرە و توانی هاوڵاتیان. بەرهەمێنانی گۆشتی مریشێک لە هەرێمی کوردستان 13 پرۆژەی تایبەت بەرهەمی ساڵانەی مریشک 285,000 تۆنە خواستی ناوخۆ بۆ مریشێک لە هەرێمی کوردستان ساڵانە 150,000 تۆنە زیادەی بەرهەمی ناوخۆی مریشێک لە هەرێمی کوردستان ساڵانە 130,000 تۆنە زیادەی مریشێک لە هەرێمی کوردستان هەناردەی پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق دەکرێت.